ئێمە وەکو ڕێکخراوی ئەدبی هەستاین بەکردنی ئەم پانێڵە لەگەڵ پۆلیسی گەرمیان و ئاسایشی گەرمیان بۆ تاوتوێکردنی بارودۆخی مادەی هۆشبەر و بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر. ئەوەی ئێمە ئاگادار بین ئەم حاڵەتان لە ڕووی لە بەرزبوونەوەیە لە ساڵانی دواییە، بۆیە ئەمە پێمان خۆش بوو کە چالاکیەکی لەسەر بکەین بۆەوەی زیاتر تاوتوێی هۆکارەکانی بکەین و چارەسەرەکەی چ بکرێ و ڕێکخراوەکانی مەدەنی و ئاسایش و پۆلیس چ بکەم. یەکەم شت تەمان ئەوەیە کە باس بکرێت، چونکە تۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر شتێکە دایم کە خەڵک باس ئەکرێ بەڵام بە ئاشکرا باس ناکرێت، لە ناو خەڵکە باس ناکرێت، بۆیە زۆر گرنگە ئێمە باسی بکەین بزانێکین هۆکارەکانی چیە، لەکوێوە هاتووە، بۆچی خەڵک بەکاری ئەهێنێ و چ تەمەنێکە و لە چ شوێنێکایە لە شارەکانە لە لادەکانە، ئەوە کە باسی بکەی بزانێ بزەبت تۆ کێشەکەت چییە، ئەوەڵی چارەسەرە و دواتر ئیشکردنی زیاتر لەگەڵ لایەنە معنیەکان و هەبوونی سنتەرێک و شوێنێک کە داڵدەی ئەو کەسانە بکە یەکێکە لەو ڕێگایانی کە ئێمە ئەتوانین زۆر هاوکاری خەڵک بکەین و چارەسەری ئەو کەسانە بکەین کە ئالوودەی بوون. بەگشتی ئەمساڵ ئامارەکان زیادی کردووە کەمی کردووە؟ بەگشتی ئەمساڵ ئەوەی ئاگادار بین زیادی کردووە بەکارهێنانی مخدرات، بەڵام ئەوەشان ئاسایش ئەتوان زیاتر زانیاریتان بنێ.